سڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵخێمشەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە لە ئێستا دانجومەنی نوێنەرانی عراق لە کۆبوونەوەدایە و چەند پرۆژە یاسایەک لە ئەجندای کۆبوونەوەکەی ئەم شەوە یەکێک لەو پرۆژە یاسا گرنگانەی کە تاوەکو ئێستا دوو جار خوێندنەوەی بۆ کراوە پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجەیە. هەموو خەڵکی کوردستان هەموو هەڵەبجەیەکان ئێستا چاوەڕوانن کە سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان و فراکسیۆنە جیاوازەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عراق کە دەنگ بدەن بە پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە. ڕاستە بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە کوتلە شیعەکان تا ئێستا نەچوونەتە نێو دانیشتنەکە و دانیشتەکە دەستی پێ کردووە، بەڵام گفتوگۆکان بەردەوامە. ئێستا هەموو خەڵکی کوردستان هیواخوازن کە ئەم شەو ئەم بابەتە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بەبێ تێکەڵکردنی لەگەڵ ئەجندای دیکەی سیاسی هەموو فراکسیۆنە جیاوازە کوردستانی و عراقیەکان دەنگی پێ بدەن و ئەو حەقە ئەو مافە بگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان لە نێو خەڵکی کوردستان بۆ هەڵەبجەیەکان و ببێتە مایەی خۆشحاڵی خەڵکی هەڵەبجەیەکان، چونکە بە تامەزرۆی چاوەڕوانن. ئەم شەو گفتوگۆکین لەسەر ئەم بابەتە گرنگە لە بەشی یەکەمی بەرنامەکە دەچمە لای خات و چرۆ حەمە شەریف کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق بە سوپاسەوە لە بەش یەکەمی بەرنامەی پانۆراما لەگەڵمانە و خۆی لە دانیشتنەکە بوو ئێستا هاتووەتە دەرەوە لە بەرخاتیی بەرنامەی پانۆراما. خات و چرۆ ئەم کاتت باش کۆبوونەوەکە دەستی پێکردووە، نیساب تەواو بووە، لە کۆبوونەوەکەدا چییە گوزەرێت؟ زانیاریەکان لای تۆیە، چاوەڕوانی جەنابین، زانی چیمان پێڵی فەرموو. ئەم کاتەی بەڕێستان باشتر و سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێز. بەڵێ ئەمڕۆ بڕیاروا بوو کە کاتژمێر 8 شەو دانیشتنەکانی پەرلەمان دەست پێ بکات بۆ چەند بابەتێک یەک لەو بابەتانی کە بەڕاستی ئێمە وەکو کورد وەکو هەڵەبجەیی بابەتی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەیە کە هەموو کورد چاوی لەوەیە کە ئێستا بەڕاستی ئێمە و بە تایبەت خەڵکی هەڵەبجە کە ئێمە هەواڵێکی خۆشبین کە هەڵەبجە ئەبێتە پارێزگا وەکو هەموو کات دانیشتنەکانی پەرلەمان بۆ نیو کاتژمێر دواخراوە کە ئەمە یەکەم جار نییە ئەم بابەتی دواهستنی دانیشتنانە چەندین جار دووبارە ئەبێتەوە، بۆیە چاوەڕێکین کە هەموو پەرلەمانتاران بێنە ناو هۆڵی پەرلەمان و دانیشتنەکانی پەرلەمان دەست پێ بکات. خات و چرۆ دەنگۆیەک هەیە کە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە کوتلە شیعەکان بە دیاریکراوی لە کوتلەی هادی عامری کە بەشدار نەبن لە دانیشتنەکە هەندێک پاساوی جۆرە و جۆران هێناوەتەوە. هیچ زانیاریەکتان لەو بارەیەوە بەدەست گەیشتووە یاخود ئێوە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا فراکسیۆنە جیاوازەکان لەگەڵ سەرجەم کوتلەکان هەماهەنگن بۆ ئەم بابەتە کە هەمویان بێن نیساب تەواوکەن؟ بەڵێ ئێمە دوێنێ لەگەڵ زۆربەی زۆری لایەنەکان پەیوەندیمان کردووە و بەڕێز سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو سەرۆک کوتلەکان کۆبوونەوەی هەبوو ئەمڕۆ داوای لێکردوون کە هەمویان ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمانە لە پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەیە دەنگمان پێبن، بۆیە ئێمە تەمەنای ئەوەکەین کە ئەم دانیشتنە ئەمڕۆ تێپەڕێت بەبێ کێشە. ئێمە بەڕاستی ژمارەی پەرلەمانتارانی کورد لێرە ژمارەیەکی زۆرمانەیە کە سوپاس بەخوا 65 پەرلەمانتارین و دوو جێگرمان هەیە بەڕاستی کە کوردن ئەبێ ئەمڕۆ ئەو پەرلەمانتارانە کوردانە هەمویان بە گیانێکی کوردانە بەوەی کە هەر یەک لەو پەرلەمانتارانە هاوڵاتێکی هەڵەبجەیی بێت و هەروەها ئەو دوو جێگرە بەڕێزە مێژوویە بۆ خۆیان تۆمار بکەن لەم خولەی پێنجی پەرلەمانە. بەڕاستی ئێمە کۆنلاین تاوەکو پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لەم خولەی پێنجی پەرلەمانە تێنەپەڕێنین، چکە بەڕاستی چەند پرۆژە یاسا هەبووە ئێمە هاوکاری هەموو لایەنەکان بووین، بۆیە ئێمە ئەمڕۆ شاومان لەوەیە کە هەموو لایەنەکانی دیکە کورد و ببوورە عەرەب بە سونە و شیعەوە هاوکارمان بن بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە کە بەڕاستی کەمە شتێکی زۆر گەورە نیە لە بای ئەو قوربانی کە هەڵەبجە یابێتی. بەڕاستی ئەتوانم بڵێم هیچ شارێک وەکو هەڵەبجە تاوانی بەرامبەر نەکراوە. ڕاستە ئێمە هەمومان لە عێراق هەموو شارەکانی عێراق لە سەردەمی ڕژێمی پێشوە زەرمەند بوون، بەڵام ئەو تاوانی بەرامبەر بە هەڵەبجە کراوە نابێ ببەسرێتەوە بە هیچ شوێنێکی کەوە لەبەرەوە هیچ شوێنێک وەکو هەڵەبجە تاوانی بەرامبەر نەکراوە لە کیمیابارانە، لە ئەنفالە، لە مناڵی ونبووە، لە بریناری چەکی کیمیاییە، لە زیینە بەچاڵە، لە هەموو ئەو تاوانانەی کە مرۆڤایەتی ڕێگەی پێ نادرێ بەرامبەر بە ئێمە کراوە. بۆیە ئەم بابەتە
بچووکترین دیارە بچووکترین وەفاایە بۆ خوێنی شەیدانمان بۆ ئەو قوربانی کە ئێمە لە ساڵی 1970 یاومانە لە بەرامبەر هەموو ئەم قوربانیانی کە باست کرد لە بەرامبەر ئەم هەموو چاوەڕوانیانەی خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەیەکان جەنابی شت خۆ وەکو هەڵەبجەیەک پێ دوایە ینی کوت لە شیعەکان سونیەکان تا ڕادەیەک لەوە چێ هاوسۆز و خەم بن بۆم بابەتە و ینی دەنگ بدەن بەڵام ینی کوت لە شیعەکانی ژۆک و جەنابە داماژەت پێدا ئێوە هەمانگ بوون لەگەڵیانە و سەرۆکی جێگیری سەرۆکی پەرلەمان کە کوردن ئەمانی شەمانگ بوون لەگەڵیانە پێ دوایە ینی ئەمان ئەم شەو ئەو مێژۆ بۆ خۆیان بنووسنەوەکو جەنابە دامەژەت پێدا دڵی هەڵەبجەیەکان دڵی جەنابێت وەکو هەڵەبجەیەکە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی خۆش بکەن خۆ ڕاستە لەوە چێ زۆر ماف و امتیاز نەگەڕێتەوە بۆ هەڵەبجەیەکان بەڵام بڕیاری بە پارێزگابوونیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێتە دەرفەتێکی مێژووی ئەو مێژووە تۆمارەکرێ ئەم شەو لەلایەن کوت لە شیعەکانەوە و نیساب تەواو بێت ئەبێت چەند بێ نیسابەکە خات و شرۆ بەڵێ ئێمە تەمەنای ئەوەکەین کە ئەمڕۆ وەک ئاماژەم پێەیە دوو جێگرمان هەیە دوو جێگرەکەمان کوردن بەڕاستی کە دەورێکی گرنگیان هەبووە لێرە من پێشەوەی بێمە ئەم دانیشتنە لەگەڵ بەڕێز کاکشاخەوان قسەم کرد وتم کاکشاخەوان ڕاستە ئەمە هەموو جار پەرلەمانتار ئامادە نابێت لە کاتی خۆیان نیو کاتژمێر دانیشتنەکە تاخیرکراوتی ئێمە ئەم هەموو هەوڵێکمان بۆ یە کە ئەم بابەتی پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێنین لەبەر ئەوە ئەبێ ئێمە بە ئومێدەوە بەڕاستی لەو بابەتە بڕوانین و لە ئێسایە بەڕێز کاک باڤڵ و هەروەها بەڕێز سەر و کۆماری عێراق و زۆربەی زۆری هەموو لایەنە کوردیەکان هەرێکیان لەلایەن خۆیانەوە لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە ناکۆک بن بەرامبەر ئەم بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە لە کۆبوونەوەیان بۆیە کۆبوونەوەکەش تاخیر بووە نیو کاتژمێر یاخود کاتژمێرە چکە کاڵی نیو کاتژمێر جاری وایە چەند کاتژمێرێکە خەیانێ بۆیە ئێمە ئەمڕۆ هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە بۆ ئەم بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێت ئیشەڵا پشت بەخوای گەورەوە گوتم ئەمە شتێکی بەڕاستی ئەوەنە گەورە نییە کە ینی ئەو 5,000 شەهید لە شارێکە هەبێت تاوەکو ئێستا ئێمە بریناری چەکی کیمیاییمانەیە تاکو ئێستا مناڵەکانمان لە وڵاتی ئێران بەڕاستی نەگەڕێنراونەوە یعنی ئەو تاوانەی کە بەرامبەر بە هەڵەبجەکراوە لە هیچ شوێنەکانی ئەمن پێم خۆشە بوو و پێشووتریش لە لێدوانەکانی کە ئاماژەم بەوایە تەمەنای ئەوەمە کرد ئەو لایەنانەی کە ناکۆکییانە بێت بەرامبەر بە بابەتی پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە سەردانێکی پارێزگای هەڵەبجە بکەن مۆنومنتی شەیدانمان هەیە کە تعبیر لەو بە شێوەیەکی کەمتر تعبیر لەو تاوانەیەکە بەرامبەر بە هەڵەبجە کراوە تەمەنای ئەوەمە کرد پێشم بابەتە سەردانیان بکردایە بۆ ئەوەی ئەم بابەتە تێپەڕێت و من دڵنیام ئیشەڵڵا کە ئەمڕۆ هەمومان بتوانین مێژوویەک بۆ خۆمان تۆمار بکەین هەموو پەرلەمانتاران وەکو هاوڵاتیەکی هەڵەبجەیی بەو نەفەسەی کە ئێستا بەڕاستی هاوڵاتیانی هەڵەبجە هەموو خەڵکی هەڵەبجە چاوەڕێی ئەوەیە کە ئێمە هەواڵێکی خۆش بین بە خەڵکی هەڵەبجە و بتوانین ئەم بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێنین بیکەینە بچووکترین دیاری بۆ دایکی شەهیدان ئەگەر وا بێت ینی ئەم شەو هەواڵەکە ڕابگەێنرێتەوە بۆ هەوڵانە و بۆ زانیارین جەنابێت بێکەی خیتە ڕوو ینی هەڵەبجەیەکان بێت بە دوو جەژن بۆیان جەژنی ڕەمەزان ئەم جەژنی بە پارێزگابوونی شارەکەیان وایە خات و چڕۆ بە دڵنیاییەوە وەکوتم خۆشم هەڵەبجەیم و دانیشتوی هەڵەبجەم یعنی بەڕاستی لە دوێنێەوە کە ئەو چۆنەڵی داوامە لە بەڕێز سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرە بەڕێزەکە کرد و پێشەوەی کە بێمە بەرنامە لەگەڵ کاکشاخەوان قسەم کردوتم کە خەڵکی هەڵەبجە چاوەڕێی ئەوەیە باوەڕکە لە دوێنێەوە چۆنەڵی دەقە ئەژمێرین کاتە ژمێرین بۆ ئەوەی کە ڕۆژ بێتەوە لە ئێسیا ببێتە کاتژمێر هەشتی شەوە پەرلەمانتاران ئامادەی دانیشتەکانی پەرلەمانون بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو هەواڵە خۆشە لێرەوە ڕابگەێنین هەروەکۆی چۆن بەڕاستی پێشووتر هەر لەم شارەوە لەم شارەوە بڕیاری ئەوە دراکە هەڵەبجە کیمیاباران بکرێت کە هەڵەبجە خانوو شارەکانی لە ساڵی 1970 خانۆکانمان وێران بکرێ ئاواری وڵاتی ئێران بین لە ساڵی 1970 لە ساڵی 1991 ئاوارەی وڵاتی ئێرامی جارێکە ئەمڕۆ ئێمە لێرەوە بتوانین بڵین خەڵکی هەڵەبجە ئەوەی کە پێشووتر بڕیارێکی بەو جۆرەیە ئێمە لێرەوە هەواڵی بە پارێزگابوونی شارەکە ڕابگەێنی وڵای ئەو مای خۆشحاڵیە ینی هیوادارین ئینشاءڵڵا ئەم شەو ئەنجومەنی نوێنەران بە هیمەتی هەموو لایەک و بە هیمەتی سەرکردایەتی سیاسی کورد بە هیمەتی ئێوەی پەرلەمانتاران ئەم بابەتێک لابێتەوە بابەتێکت درکاند وتە دیانی بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار دکتۆر لەتیف ڕەشید و هەروەها سەرۆک باڵ جەلال تاڵەبانی و زۆربەی سەرکردایەتی سیاسی کوردستان لە هەموو پارتە جیاوازەکان لەسەر ئاستی باڵاوتت لە خەتن لەگەڵ تاوان سەرکردایەتی شیعە و
سیاسی عراقیەکان. ئەمە زانیاریە و پێ دوایە ینی ئێستا ئەوان پەیوەندیەکانیان ڕێخستۆ بە ئاراسی ئەوەی کە دانیشتەکە ساز بکرێ و نیساب تاوە بێت. بەڵێ پێیان ڕاگەاندین کە ئەو بەڕێزانە لە ئێستا لە گفتوگۆیان بۆ ئەوەی بە پەیوەندی لە پەیوەندیان بۆ ئەوەی ئەم بابەتە تێپەڕێت بۆیە ئێمە تاوەکو سبەی نێژ ئەگەر وا بڕیار بێت کە ئەم بابەتە تێپەڕێت جەژنیش لێرەکەین هەتاوەکو ئەوەی کە بتوانین ئێمە ئەم بابەتی بە پارێزگابوونە تێپەڕین و خۆتەزانی کە خەڵکی ئێستا بەڕاستی لە ئامادەکاریایە بۆ جەژن بەڵام ئێمە ئەمە ئامادەکاریە بۆ جەژن ئەمە بە ئامادەکاریە زانی بۆ جەژن کە بەڕاستی لێرەین و بتوانین هەواڵێکی خۆش بە خەڵکی شارەکەی خۆمان ڕابگەێنین. بەڵێ خاتو چرۆ ینی لەگەڵ برگەی بە پارێزگابوونی هەڵەبجە کە و پرۆژە یاسایشێکە لە ینی بابەتەکانی بەرنامەی کاری ئەم شەوی ئەنجومەنی نوێنەرانی عراق چ پرۆژە یاسایشی دیکە هاوتا کراوە لەگەڵ ئەمە کە بۆ نمونە لایەنەکانی سونە و شیعە بیانەوە لەگەڵ ئەم پرۆژە یاسایە ینی بەڕێبکەن و تێپەڕێنن. تاوکو هێستا هیچ پرۆژە یاسایەک هاوتا نەکراوەلەوەی کە بڵێ ئێوە ئەو ئێمە دەنگین بۆ پرۆژە یاسایە ئێوە دەنگمان پێبن لەبەرەوە ئەوەی کە تەنها هەیە لەم ڕۆیە تەنها پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجێ و هیچ بابەتێکی کەی پێوە پێیوەست نەکراوە. ئەها زۆر باشە کەواتانی بەس خوێندنەوە بۆ پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە ئاکرێم شەو. باڵێ باڵێ. خۆی دەمێکیش بوو کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق وەستا بوو یان ئێستا کە دەست پێکاتەوە و بە بڕیارێکی گرنگ کەویش بە پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە ینی پەسەند بکرین ئینشاڵڵا لە داهاتوودا دانیشتەکان پێ دوای بێ بەردەوامە بنێتە دوای ئەمە بۆ بابەتەکانی دیکەش. بەڵێ بەدڵنیەوە بۆ ماوەیەکی زۆر بوو دانیشتەکانی پەرلەمان پەک خراپ و دوێنێ یەکەم دانیشتن کە بەڕاستی ژمارەیەکی زۆر پەرلەمانتاران ئامادە بوون ئەمڕۆژ جارێکی دیکە دانیشتەکانی پەرلەمان کە یەکەم بڕگە بە پارێزگابوونی هەڵەبجەیە دانراوە ئیشەڵڵا تەمەنای ئەوەکەین کە دانیشتەکان بەردەوام بێت و بۆەوەی هەر کورد بەرنامەی پرۆژە یاسای هەبێت تێپەڕێت عەرەب لە سونە و شیعە هەر پرۆژە یاسایەکیان هەبێت ئیتر بتوانین بۆی پەرلەمان پەکی نەکەوێت و ئەو بابەتانە تێپەڕین کە هەمان ماوە چونکە لەبەرەوەی پەرلەمان بەڕاستی مودەیەکی زۆری نەماوە کە کاتی پەرلەمان تاوا بێت. بەڵێ زۆر باشە خاتو چرۆک بابەتیکەی گرنگ کە باسی لێوە دەکرا نازم چکە جەناب داماژت بۆدا بەس تەنها پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە هەیە لە ئەجندای کارەکانی ئەنجومەنی نوێنەران ئەم شەو باز لە بابەتی خانەنشینبوونی یێزەکانی حەشدی شعبیە کرا ئەمەش نەهێنراوەتە ناو ئەنجومەنی نوێنەران یاخود ئەمە پرۆژە یاسایەکی جیاوازە و لە دانیشتەکانی داهاتووە کاری لەسەرەکرێ. لە دانیشتەکانی داهاتووە بەڵێ کاری لەسەرکرێ بەڵام بۆ ئەمڕۆ نییە. بۆ ئەمڕۆ نییە. باشە ینی جەناب داماژت بۆ دا زۆربەی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕاستە لە کاتی خۆیان ئەنجام نەدراوە نیو سەعات دواکەوتووە. پێ دوایە ینی ئەو نی سەعات دواکەوتنە چکە خۆی بۆیە هەشت دانیشتەکە بکرایە وایە هەشت یا هەشت و نیو. هەشت ئێوە تقریبەن وایە سەعات و چارەشێک دواکەوتووە دانیشتەکە. سەرەتا ئەمەژەم پێیاوتم کاتێک کە ئەڵێت نیو کاتژمێر ئەو نیو کاتژمێرە کاتژمێرێکە دوو کاتژمێرە سێ کاتژمێرە جاری بە ئەچێتە 5 کاتژمێر ینی لەبەرەوە کاتەکە دیاری نەکراوە چاوەڕی پەرلەمانتارانەکەن کەی هەموو کۆبوونەوە یاخود کەی لایەنەکان سەرۆکی فراکسیۆنەکان کە بابەتێکە بێت بڵێ کەمێک ئالۆز بێ و کێشێ لەسەر بێت هەر کات ئەوان گەشتە ڕێکەوتن و کاتانە دانیشتەکان دەست پێکاتەوە لەبەرەوە ئێمە چاوەڕێین وە گوتم ئەگەر جەژمان لێرە کردبێت ئەیکەین چاوەڕێیەکەین تاوەکو بتوانین ئەم بابەتە تێپەڕێنین. بە هیوای سەرکەوتنی هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە تایبەتی فراکسیۆنە کوردستانیەکان و ئێوەکو هەڵەبجەیی و خەڵکی کوردستانی چاوەڕێ و هەڵەبجەیەکان چاوەڕێتانن زۆر سوپاس بۆ خاتوو چرۆ حەمەشەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە بە سوپاسەوە لە کاتی خۆت بەخشی بە ئێمە و بەشداری لە بەرنامەی پانۆرامایە کرد. بۆ بەشی دووەم هەر لەسەر بابەتی هەڵەبجە و پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجە کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانە بڕیارم شەو خوێندنەوەی بۆ بکرێت. ڕەهەندە ئابوووریەکان و خزمەتگوزاریەکانی و هەروەها لایەنە ئیدارەکانی بۆ داهاتووی پارێزگای هەڵەبجە و بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ زیاتر بەرەو پێشچوونی پارێزگای هەڵەبجە لە داهاتوودا دوای ئەوەی کە ئینشاءڵڵا ئەم شەو پرۆژە یاساکە بووە قانون و دەنگی لەسەردرا کاردانەوەی چیە بێ لە داهاتوو گفتوگوی زیاترەکەین لەم بارەیە و بە میواندارێ بەڕێز کاک شێخ تارازەدین سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجە کە بە سوپاسەوە لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە. کاک شێخ جان سڵاوتان لێ بێت
ئیشاڵە مژدەی خۆشە بیستین ئەمشەو لە بەغداوە ئێوەکو هەڵەبجەیەک حەزەکەم سەرەتا ڕوئای جەنابتان وەربگرین ینی ئەگەر بوون بە پارێزگا کاردانەوەی خەڵکی هەڵەبجە و ئێوەی هەڵەبجەی چۆنە بێ بۆ ئەم بڕیارە کە زۆر دەمێکە چاوەڕێن بەڕاستی. سڵاوتان لێبێت سپاس بۆ ئەم دەرفەتە. واللهی پرسیارەکەت کە بۆ ئەم شەوێمە لە چه حاڵەتێکە جارە ئێستا بەرپرسانی ئیداری ئێرە هەمومان پێکەوە لە پارێزگا چاوەڕێی ئەو دانیشتە ئەەکەین و بەردەوام تەماس و پەیوەندیمانەیە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانمان لەوێ بە تایبەتی برایانمان کە نوێنەرایەتی هەڵەبجە ئەکەن لەگەڵ خوشکانمان و زۆر بە پەرۆشەوە چاوەڕوانین و هیوادارین ئەم فرسەتە لە دەستمان دەرنەچێ لێتان ناشارینەوە تا ئێستا ئێمە لە قەلەقیە ئەژین ئەم دەقیقا چووکو لە قەرار بوو لە سەعات 8 دانیشتەکان بکرێت زەنگ لێ درا نیساب تەواو نەبوو و ئێستا زەنگی دووەم لێ درا جارێ نازانانی نیساب تەواو بێ یا تەواو نابێ ئەوەی ئێمە ترسمان لێ هەیە کە نیساب تەواو نەبێ و ئامادە نەبن ئەگەر ئامادەیان تیا بێت دڵنیای ئینشاءڵڵا تێ ئەپەڕێت و دەنگی لەسەر ئەدرێ لەبەرەوە ئێمە زۆر بە پەرۆشەوە چاوەڕوانی ئینشاءڵڵاوە ئومێدێکی زۆرمان هەیە کە ئەم تەسویتە بدرێت و بە تاکید خەڵکی هەڵەبجە زۆر لە زوو لە مێژە لە 2014ەوە چاوەڕێ ئەم بڕیارە ئەکاوە ئەبوو زۆر زوو بدرایە و ئەو خەڵکە لە قەلەقی و ناڕەحەتیان نەمایەتەوە لەبەرەوە چاوەڕوانی ئینشاءڵڵا ئومێدبەخش بێت و تا هەر سعات هەرچەندێ بخایەن ئێمە لەسەر خەتیر و چاوەڕێ مژدە ئەەکەین کە شتێک ببیسین دڵمان پێی خۆش بێ و ڕۆحی شەهیدەکانمان ئاسوودە بێ و هەڵەبجە لە ڕووی معنەویوە ئاهێکی تر بکرێتەوە بە بەریا کە بە پارێزگا بوونەکەیەتی. وڵای ئینشاءڵڵا ئێوەی هەڵەبجەیی و ئێمەی کورد هەمومان چاوەڕوانین ینی هەر هیچ نەبێت بڕیاری بە پارێزگابوونی شارەکە بەشێک لە ناسۆر و خەم و ئازاری هەڵەبجەیەکان و ئێمەی کورد کەم بکاتەوە و ئێوە شاد بکات بەوەی کە ئەیتر ینی وا هەست بکەن تەواو بەشێک لە ئاواتەکانتان هاتۆتە دیکەویش بە پارێزگابوونی شارەکەتانە بە پێ و زانیارانی کە هەتە کاک شێخ چکەوتت پەیوەندیمانە بۆ لەگەڵ بەغدا و ئێمەش لەگەڵ چرۆخان قسەمان کرد ینی پێش جەنابن نازانم جۆت لە گفتوگۆکە بوویان نا زانیاری ورتر چیان بە ئێوە وتووە ینی ئەمەل هەیە کە ئینشاءڵڵا نیساب تەواو بێ بۆ کۆبوونەوەکەی ئەم شەو سەرکردایەتی سیاسی کوردی ژەوتا لە خەتە کاک باڤڵ ینی بەڕێز فەخامەتی سەرۆکۆماری عێراق هەمویان لە خەتن سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو ئەحزابەکانەوە لەگەڵ بەغدا و سەرکردایەتی ینی عێراقیەکان بۆ ئەم بابەتە لە پەیوەندیدان. زانیاری ورتر هیچ پێگەیشتووە تۆ ینی کە جێگەی دڵخۆشی بێت یاخود نەخێر هەر قەلەقن تا ئێسش. بەڵێ بەڕاستی ئەمە لە دوێنێەوە کە زانیمان کە خراوەتە سەر ئەجێندا و قسە خراوەتە بەرنامەوە ویستمان وەفدێکی گەورە لێرە لە ئیدارەی ئێرە و لە ئەنجومەنی پشتیوانی بە پارێزگابوونی هەڵەبجە بڕۆین بەڵام وتمان فریای ئەوە ناکەوین و دڵنیا بن ئەندام ئەنجومەن پەرلەمانەکانی ئەوێ نابینین بۆیە هەر دوێنێ شەو دەستمان کرد بە پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکانە و خۆم بیزات لەسەر خەت لەگەڵ نووسیگەی کاقوباد و لەگەڵ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیەوە پەیوەندیم بە پارتی دیموکراتی کوردستانەوە کرد و هەردوو لایەن زۆر بە تاکیدیان لەسەرەوە کردەوە زۆر بە گرنگەوە ئەڕوانینە مەوزوعەکە و هەوڵی تەواومان داوە نەک فراکسیۆنەکانی خۆمان ئیشمان لەسەر فراکسیۆنەکانی کەش ئەەکەین بە بەردەوامی و جەنابی سەرۆکۆمار بە تاکید لەسەر خەتە و لایەنە سیاسیەکان و کوتلەکانی تر هەمویان بەبێ ئیستیسنا هەمویان لەسەر خەتن بۆیە من لێرەوە جارێ داوایەکمێ هەر برایەک هەر ئەدابێک لە هەر فراکسیۆنێک کە ئەیەوێ لەسەر ئەم مەوزوعە قسە بکە هیوادارم هەمووی بە ناوی کوردەوە قسە بکە هیچی بە ناوی فراکسیۆنەکەی خۆیەوە نەیکا ئێمە خواکە دەستمان گیرە بێ لە هەدەفەکەمان هی کورد هەموویەتی هەڵەبجەی هەموو کوردستانی هەموو کوردستانی گەورەیە هی عێراقا لەبەرەوە ئیشاڵڵا ئومێدمان هەیە بەڵام بەڕاستی لێت ناشارمەوە قەلەقیەک هەیە چونکو لە زەنگی یەکەما تەنا 50 ئەندام پەرلەمان ئامادە بوو کە حتا یعنی خۆمان هەر کوردەکان 60 و ئەوە نین 50 پێ ئامادە بوو دیارە ڕەمەزان تەسیری هەیە و طبیعەتی پەرلەمانی عێراقی وابزانام ئەو دواکەوتنەی هەرتایە کە بە جەرەسی یەکەم تەواو نابێ و ناڕوە لەبەر ئەوە بن بە حاڵاتێکی طبیعی سیرەکەم ئینشاءڵڵا بەڵام لێت ناکاشێخ نانیان خواردوو و ئێوارە بۆ شتیش بەڵێ قوربان اینجا ناشخەون بەرەو پارشێ و ئەڕۆنلەوە چێ بڵێن 11 بێ 12 بێ قەینا مهم ئەوەیە نیساب تەواو ببێت ئەگەر نیساب تەواو بوو ئومێدمان هەیە و قسانەی کە لەگەڵ ئێمە کراوە چاوەڕێی نیسابەکەین یعنی ئەگەر بیانەوێ نەیکەن بەوە نایکەن بڕۆنە قاعی پەرلەمانەوە دەست بەرز نەکەنەوە چونکو قەزیەی هەڵەبجە ئەوەنە قەزەیەکی گەورە و جوان و دروست و سمبولە تەسەور ناکەم هیچ کەسی ڕێ بەخۆی بدو بتوانێت بڵێن نا
لە کاتی دەنگدانا ئەی بەچی پەک ئەخرێ بەوەی کە نیساب تەواو نەبێ ئێمە ئومێدەواری نیسابەکە تەواو بێ و چاوەڕوانی ئەوەی نیشاڵە بەڵام لێشدا شارمەوە قەلەقی تیا هەیە وڵای قەلەقیەوە تا لە هەمومانە هەیە بەڕاستی ینی چکە ئەمە خەمێکە خەمی هەموو کوردەوەکو جەنا بەدوتێ وار کەسێکیش کاری لەسەر بکات دەبێت بە ناوی کوردەوە کاری لەسەر بکات ئەین چکە ئەجینداکە ئەجیندایەکی ڕاستە تەواو کوردستانیە بەڵام سیاسیشە دەبێ ینی مامەڵێکی سیاسی لەگەڵ بکرێ چکۆ تا سەرکردایەتی سیاسی کورد لەگە سەرکردە عراقەکان لە خەتە بۆم بابەتە بابێنە سەر ئەوەی ینی ئینشاءڵڵا کە بابەتەکە تێپەڕێنرا تاوان خۆ دەزانی هەنگاوێکی گەورە لە سەر جەمبوارەکان لە هەڵەبجە دێتە ئاراوە چکە هەڵەبجە ئەوەی کە تا ئێستا هەیە دوای 30 ساڵ هیچ خزمەتێکی باش نەکراوە لەلایەن عراق و لەلایەن هەرێمی کوردستانیشەوە پێ دوایە لە دوای بڕیاری بە پارێزگابوونی کە دەچێتە بواری ڕسمی و قانونەکە بە تەواوەتی جێبەجێ دەبێت ئەو کات هەڵەبجە ئاراستەکانی بەکوێ دەگات بەرەوچۆوە هەنگاوەنێت وەڵاهی پێشە شتێک پێشەوە ئاراستە ئابووری و سیاسیانە دیاری بکەین من شتێکم زۆر لەلا گرنگە ئەوش ئەوەیە بەڕاستی لایەنی دەرونی و لایەنی معنەوی لە پێشە شتێکەوەیە یعنی ئینسان ئەگەر هەموو دنیا قەسری ئەو بێ ماڵی ئەو بێ ژیانی ئەو بێ لە خۆشگوزەرانیا بێ حاڵەتی دەرونی لە بەرزونزما بێت زۆر ناڕەحەتە لەبەرەوە ئەو لایەنە معنەوێ من زۆر بە گرنگ ئەزانم بە محافەزەبوونی هەڵەبجە باری دەرونی دانیشتوانی هەڵەبجە تا دەرەجەیەکی باش ئیستیقرار وەرەگرێ کە ئێستا مووی لە قەلەقیایە وەحسا واتی ئەگە کە هەڵەبجەیش حسابێکی بۆ ناکرێەوە بەڕاستی نایشارمەوە هەموو خەڵکی هەڵەبجە ئەوەی فاهیمەوە تێگە ئەزانێت خەڵکی سیاسی عێراق دەسەڵاتدارانی عێراق ئەحزابی عێراق لە زاخۆ بۆ بەسرە هەمووی قەرزاری هەڵەبجەیە بە معنای ئەوەی کە هەڵەبجە بریتی بۆ لە کەیسێکی زۆر بەقوت بۆ ڕووخادی ڕژێبی بەعسی فاشیست لەبەرەوە هەمووی قەرزارێتی کە کاتی حەقەکەی نادەنێ ئەمە بۆتە گرەیەک لە دەروونە بۆتە ناڕەحەتیەک وە لە سمبولیەتەکەمان کە مەکاتەوە من قەنەعەتم وایە جارێ پێش هەموو شتێ لەو بارەوە ئێمە لایەنی دەرونی و لایەنە معنەویەکەوە ئەمە زۆر نەسڵێکی گەورە ئەبێ بۆ ئێمە ئەگەر تێ بپەڕێنرێ ئەگە بڕۆینە سەر ڕەهەندەکانی کە قسە بکەین و بەرەو چی ئەڕوا بە تەئکید هەر ئێستا من نمونەیەکت بۆ ئەڵێم ئەگەر شوێنێک ناحەیەک بێت کردو بە قەزا گەورەبوونی پێوە دیارە ڕووتێکردنی خەڵک ڕوویتەکە هەر خۆی ناوەکەی کە ئەیگۆڕی کرانەوەیەک ڕوئەدا کە ئەبێ بە محافەزە ڕوئەدا ئێستا بینی هەولێر و سلێمانی خۆ یعنی سلێمانی لە زۆر ڕوێەوە زۆر لە پێشە بەڵام کە ئەڵێن هەولێر پایتەختە کۆمەڵی گەورەی خۆی دەست ئەکەوێت دروست ئەبێ لەبەرەوە ئێمە هەر لە قەزاوەکە بە پارێزگابووین ئەمە یەکێکە لەوەی کە گەورەبوونەکە خۆی لە ناخی خۆیایەتی دووهەم بەڕاستی ئێمە لە تەنمەی ئەقالیم و لە حیسەی محافەزات باشە پەرەپێدانی پارێزگاکان هەتا ئێستا هەر پارێدانراوە بۆ هەڵەبجە لە بوجێ عێراقدانراوە بەس ڕەمزی بووە هەتا ئەوتوانەوە 2 میلیۆن دلار بۆ هەڵەبجە ڕەمزی دڵمان بە ڕەمزیەتەکەش خۆش بۆ زانیوشمانە خەرج ناکرێ ئەگەر ئێستا بێتە محافەزەیەکی حەقیقی واجبە لەسەر حکوومەتی عێراقی لە حیسەی محافەزاتە حیسەی خۆی بۆ دابنێ وەکو محافەزەیەک ئەمەش بۆ خۆی هەلێکی باش ئەڕەخسێنێ بۆ ئیشوکار و پرۆژە لێرە و هەروەها لە ڕووی ئەوەی بۆ نمونە لە ڕووی بازرگانیەوە ئێمە ئەڵێ محافەزەیەک ئەبێ ئەوەنە سنوور ئەوەنە مەرزی هەبێ ئەوەنەی هەبێ ئێستا ئێمە بمانەوە نەمانەوە لە عێراقا هەر لەگەڵ سلێمانەیەک محافەزەین کە باسی سنوورە مەرزیەکانی ئەکرێ هەمووی لەسەر سلێمانی حسابەکرێ بەڵام ئەگەر جیابینەوە بەیانی سنووری خۆمان حسابی داوای ورتر و زیاتری بۆ ئەەکەین کاتە لە ڕووی مەرز و دەواازەکانەوە بۆتان هەیە چەند مەرز و دەواازەتانە بێ کاک شێخ هەموو پارێزگایەک دەتوانێت 2 مەرزیە بێ بۆ نمونە ئەگەر ئێمە ئێستا قسەی لەسەر پێڵە نابێت 2 مەرزیە بێ بۆ نمونە ئەڵێم ئێمە ئەو کاتەوەکو محافەزەیەکی مستەقیل داوای حقوقی خۆمانەکەین ئەنجا بۆ نمونە بە نیسبەتی ئەندامی بڵێ حیسەی پەرلەمانیوە محافەزە خۆی عەدەدی کورسی خۆی هەیە بۆ پەرلەمان باشە کە ئێمە عەدەدی کورسی خۆمانمانە بێ بۆ پەرلەمان ئەندامەکانی پەرلەمانی ئێمە لە هەڵەبجا عەدەدەکەی زیاو بێ لە 2 نەفەر لە نەفرێک 2 نەفەر بچێتە 5 نەفەر و بۆی دابنێ بە تەئکید ئێمە 5 کەس شەڕی حقوق و مافەکانمان بکات لە بەغداد بەقوترە لەوەی کە کەسێک شەڕەکەی بکات و بە دوایە بڕوە لەبەرەوە ئێمە ئەگەر بووین بە محافەزەش ئیشوکارەکانمان ئیتر لەوە زیاتر دەست پێکات لە بەغا داکۆکیکردنەکانمان لەوێەوە دەست پێکاتە بیدایەتی دەست پێکردن چونکو تا ئێستا قەرەبوو نەکراوینەتەوە ئەو قەرارانەی کە دەرچووە ئێمەی لەگەڵ ڕەفەح و لەگەڵ
شوێنەکانی کا داناوە کە قەرەبوو بکرێتەوە لەوێ جێبەجێ کراوە بەڵام سەرەکەی لە هەڵەبجە هیچ قەرارە جێبەجێ نەکراوە ئەو قەرەبووکردانەوە ئەو شتانە بێ هەموو ئیشی لەسەر بکرێ و ئێمە لەو ڕوانگەیشەوە پێویستمان بە ئەی پەرلەمانی هەیە کە ئێمە حیسەمان زیاترەکە دایرە و بازنەیەکی انتخابی خۆمانمان هەبێ لەسەر حیسە انتخابیەش ئەنجومەنێکی اتحادیش کە بڕیارە لە عراق پێک بێت تاوان ئەو کاتە هەڵەبجەش ینی ئەندامی خۆی بێ پێم وابێ هەر پارێزگایە و چوار ئەندامیە بێ و کاتە هەڵەبجە چوار ئەندامیە بێ بەدەر لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەنجومەنێکی اتحادی فراوانەکە بۆ هەموو پارێزگاکان پێک و کاتە قسەتانە بێ بۆ بڕیارتانە بێت و مافیشتانە بێت بەتەکیید جا ئەوە ویستم باسی ئەوەش بکەم دەست خۆش بێ ئێمە بەتەکیید لەو بارانەوە وردەوە دەبەرەوە پێشەچین اینجا بەڕاستی هەر ناوی محافظە بوونەکە خۆی گەورەی ئەکات و ئیتر ئەوە کاتە ئێمە سیرکە تۆ ئەگەر بزانی مەسئولی لە 3 نەفەر جوهدێ سەرفەکەی ئەگە بزانی لە خانەوادەیەکای تۆ مەسئولی لە 5 نەفەر جوودێتر سەرفەکەی کاتێکە ئێمە ناوێکی گەورەمان لە خۆمان ناوتمان ئێمە محافظەین کەواتە بێ بچینە ژێر باری بە محافظە بوونەوە بچینە ژێر باریەوەی کە محافظەیەکی حەقیقی دروستکەین ئەبێ هەموو مدیریاتەکانمان هەبێ هەموو مدیریاتەکان هەبێ بینای خۆی هەبێ هەموو بیناکانی خۆی بێ منتەسیب و فەرمانبەری خۆی هەبێ جا لێرەوە بیرکەرەوە بزانە ئێمە چەند ئیش لە هەلی کار لە هەڵەبجا دروستە بێ بۆمان و چەند بینایتیا دروست ئەکرێ وردە شتەکان گەورە بێ هەر چۆن تابلۆی سیارەکە دێتەوە دایرەی پۆلیس یان مرور دەستەکا بە تەجیلکردن چ نەشاط و جم و جوڵە لێرە دروستەکە بەتەکید هەموو مدیریاتەکان هەرێکی لە شوێری خۆیان جم و جوڵی خۆی بۆ دروستە بێ ناوەکەی خۆی بەخۆیەوە بێت و لە ئاستی محافظات چینە ژێر مەسئولیەت خۆی ئێستا خۆشبەختانە ینی کۆمەڵێک دەوائرتان خسۆتە سەر پێی خۆی و کۆمەڵێک بابەتی گرنگ کە ینی سیمای بە پارێزگابوونە ڕاستە ینی نەواتەکانی هەیە لە هەڵەبجەوە تا بۆنونە بەڕێوەبەرایەتێ هینەکانتان هەیە سیادیەکان ئەوانەی کە لە هەموو پارێزگاکان هەیە لە هەڵەبجەشێ وەکو پاسپۆرت و کارتی زانیاری و کارتی نیشتیمانی و ئەم بابەتانە هەیە پسوڵەی خۆراک و ئەو کات وەکو جەنابی شدوتت ینی ئەو بەڕێوەبەرایەتیانە هەمووی دام و دەستگا و بینای خۆیە بێت و لە بەغداشەوە بودجەی تایبەتانە بێ بۆ ئەمە وایە نەکاک شێخ بەتەکید وایە لە هەموو ڕوێکەوە کرانەوە ڕووی تێگا هەتا لە تەسبیتکردنی لە مەناطقی سیاحیە ئێمە وەکو محافظەیەک مەنتیقە سیاحیەکانمان لەسەر خەریتەی سیاحی عێراقی دابنێن زۆری فەرقەوە کۆی کە قەزایە دایبنێن ینی محافظەیەک بریتێ لەوەی کە مەنتیقە سیاحیەکانی ئەمەیە لەسەر خەریتە دایبنێن لە گۆگڵا دایبنێن لە خەریتە و لە کەتەلۆکی سیاسی عێراقی سیاحیە دایبنێن وەکو محافظەیە و ئەگەر ئەم دوو پرۆژەی کە هەیە ئێمە وەکو محافظەیەگەر بووینە محافظە زیاتر جەختی لەسەرەکەینەوە داوای حیسەی خۆمانەکەین و احتیمال هەندێک شیش بخینە سەر بەغا داوا لە ئەو کە لە مەشروع استراتیجیەکانە ئێمە ئەگە پردی تۆقت و پردی تەین سێم هەموومان بۆ تەواو ببێ دڵنیا بە لە کەلار و گەرمیانەوە لە وەسەتی عێراق لە دیالە و لە بەغاوە ئەی بەچینەوە بە بیارە و تەوێڵەوە هەمووی بە منتیقەی سیاحیە بەسەر بەحرادێت و منتیقەی سیاحی گەورەیە بێ ئەمانە هەموو ئیشی لەسەر ڕووی بازرگانەکەش زۆر گرنگە بێگەری ئەوە دوو مەرزە بکرێتەوە لەگەڵ ێرانە و ڕێگەیشی نزیکتر و باشتر و ینی سەلامەتریژە بێ بۆ منتیقەکانی گەرمیان و ناوەڕاستی عێراق بەڕاستی کاک شێخ یای تەسەور کە لە هەڵەبجەوە ئەگەر بێتە جادەی قیر و بڕۆینەوە پردانە ببەسرێ لە ناو هەڵەبجەوە بە 3 ساعت و 20 دقیقە چیتە ناو بەغداد ئێوە گرنگە بەڕاستی باش ئەمە زۆر ئەمە کرانەوەیکی گەورەیە کە لە سلێمانیوە بۆ بەغا 4 ساعت و پێچێ یعنی بە تۆ 300 من لە بەغا هاتوومەتەوە لە ناو بەغا دەرچووم گەشتومەتە ماڵی خۆمان لە هەڵەبجە 350 کیلۆمەترە یەشتامی شەش تەواو نەبووم جادانە تەواو نەبوو بەس لە کەلار هاتوومەتەوە باشە لە کەلار و دیالەوە هاتوومەتەوە بە 350 کیلۆمەتر هاتوومەتە سلێمانی لە کاتێکا بەغداد بۆ سلێمانی 375 کیلۆمەترە دەوەگەرەوە ینی بەڕستقوات تاڵەبانی بەردی بناغی دانا لە پێش 16 بە حەقەت ینی ناوچەی هەڵەبجا بێتە ناوچەیەکی استراتیژی کە بۆ هەموو عێراق و بۆ هەرێمی کوردستانیش بەڕاستی ڕنگدانەوەیە بێت خۆشبەختانە سیرکە با لێرە حەزەکەم ئینشاڵا پێشیانەگات و دڵنیان پێیانەگات ئێمە دوو پردی استراتیجیە بەسین یەکێکیان بریتێ لە تەنی سێم حەمەوە یەکیان بریتێ لە تۆقوت خۆشبەختانەوەی تۆقوت بەڕێز کاک مەسرور بەرزانی بەردی بناغی بۆ دانا و ئەوەی تەنی سێم حەمەوە کاقوبات تاڵەبانی بەردەکەی بۆ دانا هیوادارم کە ئەو بەردانانیان لەبیر نەچێت بە حەقیقی ئیشی لەسەر بکەن بە پرۆژەی ژێردەستی خۆیانی بزانن ئەگەر سەرکەوتنی پرۆژەکە بێت ئەوان بەردی بناغیان داناوەی ئەوانە ئەگەر شکست و دواکەوتنی بێ ئەوان بەردی بناغیان بۆ داناوەی ئەوانە بۆیە لێرە من ئەو مەسئولیەتە خەمە عاتقیان وەکو خەڵکی هەڵەبجە دەستا خۆش بێت وەڵا بۆ هیواین پەیامەکەت بگا و دڵنیاشین ینی ئینشاڵا ئەگەر هەڵەبجە
بە تەواوەتی قانونی بە پارێزگابوونی لە ئەنجومەنی نوێنەران دەرچوو و ئەو کات بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار ئیمزاکەی دەرکرد و لە وەقایعی عراقیە بڵاوبووە. حتمما یانی ئەم بابەتانە هەمووی شمولتانەکە هەم عراق بایەخی زیاترە دات لە چوارچێوەی هەرێمی کوردستان بە هەڵەبجە، هەم هەرێمی کوردستان خۆشی وەکو ناوچەیەکی دیاریکراو کە لە ڕابردوودا ناوچەیەکی منکوب و لێقەوماو بوو و کارەساتیشی گەورەی بەسەر هاتووە، ئەبێ ئاوڕی جددی و زیاتر باتەوە لە بابەتەکە. بۆ بابەتی هەژاری و جارێکی دیکە هەلی کار بۆ گەنجان، تاوان ئەم بابەتی بە پارێزگابوونە زۆر گرنگە کاکشێخ، لەوە جەنابە لە من باشتر بزانین چکە سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجەیت. ئێستا پرۆژە بازرگانیەکان لەو شارە ئەگەر هی دەستی ناوخۆیی بێت و هی گەنجانی هەڵەبجە بێت ژمارەیان بەرەو زیادبوون چووە، ئەگەر دوای بە پارێزگابوونەکە ئەی ئەنجامەکەی بەکوێوەگا بەڕاستی. بڵێ من دڵنیام زیاد دەکات بە پارێزگابوونەکە کە دوای تەسپید بوو و دڵنیام زیادە، هەتا ئێسێمە لە دەرەوە کە دانیشین لەگەڵ ئەو شەریکات و شتانەی دەرەوە ئەگەر وەکو پارێزگا قسە بکەین وەڵەبجە وەکو پارێزگایە بناسیێنین، هەروەکو چۆن سلێمانی و هەولێر پارێزگایەکە تەعاملیان لەگەڵمان ناگۆڕێت، نەک وەکو مەنتیقەیەک جزئی پارێزگایە بین، هەر بۆ پرۆژەکە بێنین ناوەوە. لەبەرەوە بە تەئکید هەلی کار دروسە بێ و پرۆژە دروسە بێ و هەر ئێستا کە نەبووینەتە محافظە و دەنگ و باسەکانی هەیە، ئێمە بەردەوام هەست ئەەکەین وردە وردە خوتوات خوتووە ئەچێتە پێش. ئیمڕۆمان لە دوێنێمان باشترە، تەسەورەکەین ئایندەمان لە ئەمڕۆمان باشتر بێ. بەس هەر ئەوەندە تۆزێ ئوموری اقتصادی ئەم بەسەلەی پارە و موچە و بوجە وەزعێتێکی بەسەر بێت کە بەرەو باشبوون بڕوە و لەلایەنی سیاسی و حکوومەت هەرێمی کوردستان تەشکیل ببێ و پەرلەمانی کوردستان کارا ببێ و دڵنیام ئێمە دەستەبین بۆ کۆمەڵێ شت کە داوای ئیسtisnای لێ ئەەکەین بۆ هەڵەبجە کە پێویستی بە قەرار و قانون هەیە و پێویستی بە تەسویتی پەرلەمان هەیە و پێویستی بە بڕیاردانی ئەنجومەنی وەزیران هەیە کە ئێستا هەندێک شت هەیە پێویستی بە ڕێنمایی و بە بڕیارەیە ئەنجومەنی وەزیران ناتوانێت زۆر ئەو هەنگاوانە بنێت و پەرلەمان نییە کە لەسەر قانونەکان قسە بکەین. دڵنیام ئەو سیاسی استقراری سیاسیە کە دروسە بێ لە هەرێمی کوردستان و ئەگەر لەگەڵ حکوومەتی مرکزیشا پێکهاتن هەبێ و لە مەسەلە اقتصادی و سیاسیەکان بچینە پێش، دڵنیام لە هەڵەبجە ڕۆژێکی ڕوون ڕۆژێکی گەشت چاوەڕێمانەکاتی. وڵایر هەڵەبجە کاک شێخیانی خۆت هەڵەبجەیت و ئێمەش خەڵکی کوردستانی و خەڵکی سلێمانین ینی پێشکەوتنەکانی هەڵەبجەمان بینیوە لە خۆتانە قوربان هەڵەبجەی خۆمانەیە تاوان کاکە ئەو بەڕاستیارە بێ بە هەمومان خزمەتی بکەین بە چاوانمان خزمەتی ئێمە لە هەڵەبجە ئەژین، ئێمە لە هەڵەبجە ئەژین، خاوەنی هەڵەبجە نین، لە هەڵەبجە ئەژین، خاوەنی هەڵەبجە نین. هەڵەبجە موڵکی هەموو میلەتی کوردە، موڵکی عراقیش. با دڵنیایە هەڵەبجە سیمبولە، سیمبولی کوردستانە، وەکو جەنابەت و سیمبولی عراقە، چونکە بە حەقەت عراق ئەگەر هەڵەبجە نەبوایە ئازاد نەئەبووە، ئەو هەموو هێزە ناهات فرێ عراقیەکان بکەوێ. هەڵەبجە لە ڕووی بەڕاستی زەوی کشت و کاڵیەوە زۆر بەپیتە. ئێستا کۆمەڵێک پرۆژەی ینی گەشت و کاڵی هەیە، ئەمە ژوای کردو بە حەقەت هێشتا پێش بە پارێزگابوونتان ئێوە ساڵانەیەک نییە فیستیڤاڵی باشتان هەیە لە هەموو عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتەوە خەڵک ڕوتان تێگا یاخۆ بە حەقەت ئەمە ژێکێکە لە سیما باشە بازرگانیەکان و هێنانی خەڵک بۆ ناو پارێزگاکەتان بەڕاستی بۆ ئەم بابەتەش تابن دوای بە پارێزگابوون ئەزانم ئێوە گرنگی زیاتری پێدەن پرۆژەتان تابە نەبێ بۆ ئەو بابەتەش. بەتاکید ئێمە ئێستا نەکەر هەنار ئێستا ئەتوانم بڵێم گەورەترین فیستیڤاڵە لە عێراقا. یعنی ئەگەر دوای بڵێن دوای چلێ حسەینیە من هیچ فیستیڤاڵە نابینم بەقەو فیستیڤاڵ هێنار فراوان بێ کە لە ماوەی 3 ڕۆژات چەند 100,000 کەس داخلی هەڵەبجەیە بێ. لەبەرەوە پێویستە هیچ لەسەرەوەکەین لەگەڵ لایەنی پەیوەندیدار و بەڕێوەبەرانی فیستیڤاڵەکە یەکەم جارێ بتوانین شوێنێکی زۆر گونجاو دروست بکەین وەکو پێشانگایە بۆ ئەو شتە لە ئایندەدا. دووەم لەگەڵ ئەوانە قسە بکەین چۆن بە میکانیزمی ڕێک و پێکتر و ئاسانتری بکەین کە زیاتر خەڵک ڕووی تێ بکە. لە عینی کاتیشە ئێستا بیرمان بەلای ئەوەیە کە هەڵەبجە هەروەکو شاری هەنارە لە عینی کاتا جەو مەناخەشی بۆ زەیتون زۆر گونجاوە. ئێستا زۆر هەنگاو لەسەر ئەوەنەی کە ئیشی زەیتون لە عەرزەکانی هەڵەبجە بە تایبەتی شارە زورنا لەسەرەوە لە بنارەکانە ئیشی زەیتون بەرەو پێ بدەین و ئیشی لەسەرەکەین و لەگەڵ خەڵکی پسپۆر و لەگەڵ خەڵکی اختصاسیا زۆر قسەمان کردووە. و لە هەمووشی گرنگتر لە سەرۆی حەیوانیە کە ئەویش هەر بەشێکە لە زەراعەت و کشت و کاڵ. بەڕاستی زۆر هەنگاوی باشمان ناوە کە تەشجیعی زۆر خەڵک ئەەکەین بۆ بەخێوکردنی مانگای شیر و حیوانی شیر و ئەو معمەلانەی کە لێرە دروست ئەکرێت کە ئەتوانێت توانای ئەوەی هەیە احتیوای بازاری عێراق بکە و تەغزەی هەموو بازاری هەموو عێراق بکە لە دروستکردنی چەندەها بەروبوومی شیرەمەنیە. بۆیە پێویستمان بە مەوادە ئەوەلیەکەیە لەو کە ئەوەمان پێویستمان بە مەعلەفە
ئەوەی کە عەلەف و دانەوێڵە دروستەکە لە عینی کاتا دانەوێڵە لە چی دروستە بێ لەو زەویا کە ئەبێ بەرهەمی بێنیت کە ببێتە عەلەف یعنی ئەمانە هەمووی کۆمەڵی پاکێجن بە یەکەوە بەسراون ئینشاءڵڵا لە ئایدەی داهاتوو نزیکە محاولەکەین ئەمانە وردە بەڵام دڵنیابن سەفەری درێژ لە شەقاوێکەوە دەست پێەکا و وردە ئەبێ بچین بە خوتوات بۆ ناو مۆزوعەکان وڵای خۆشببختانە ینی کۆمەڵێک سەرمایهداری نیشتیمانی گەورەی هەڵەبجەیشن کەەوە تا بەڕاستی زۆربەی سەرمایەکان هێنە ناو لەو شارە یعنی تا کارگەی گەورە ینی بابەتی پرۆژەی ینی گەورەیان دروست کردووە کەەوە تا خەڵکی سلێمانی یە بۆ شتکڕین بۆ هەڵەبجە و خەڵکی هەولێریە بۆ شتکڕین لە کەلار و ینی ناوچەکانی دیکەی گەرمیانەوەیان بۆ شتکڕین بۆیە کەواتە شارەکە بەرەو پێشەوە چووە بەڵام کە بوو بە پارێزگا و چەسپی زیاتر ئەم بابەتانە بەنە پێشەوە حەزەکەم قسەی کۆتایی کاکشێخ بیستین وەکو دوا پەیامت فەرموو دوا پەیامم ناوەنێم دوا ئاواتم لەم بەرنامە ئاواتە خوازم و ئومێدم هەیە ئیمشەو خەبەرێک وەربگرین بە دڵی ئیسراحەت بە مێشکی ئیسراحەت بەرەو پارشێ و بڕۆین و پاشێوەکەی لەسەر بکەیر و ئەوە ئومێدی منەکە ئەو خەبەرش تەمریرکردنی قەراری بە پارێزگابوونی هەڵەبجێ ئینشاءڵڵا ئاواتی تۆ و ئاواتی هەموو کوردستانیانە کە ئەم شەو هەڵەبجە بێتە پارێزگای چوارەمی هەرێمی کوردستان و نۆزدەیەمینی عێراق زۆر سوپاس بۆ کاک شێخ تاهیر عەزەدین سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجە کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لە شاری هەڵەبجە لەگەڵمان بووی کاک شێخ بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ